دوای 8 ساڵ غەریبی نامەیەک بۆ دایکم لە فینلاندەوە بەرەو زێدەکەم شنۆ. دایەجان سڵاو، حاڵت چۆنە؟ ئێمە هەموومان زۆر باشین، جێگای نیگەرانی نییە. لێرە هەموو شتێک زۆرە، قەند و چاو، برینج و ڕۆن هەموو زۆرن. هیچ کەم و کۆڕیمان نییە. تەنیا شتێک کە لەم وڵاتە زۆر گرانە و بە فیلیش دەست ناکەوێ خۆشەویستی و ئەوینە کە ئەویش کڕیاری نییە و بازاڕی نەماوە. لێرە خەڵک لە تێریان وەیەک دەڕزن. لێرە لە جیاتی پەیداکردنی نان مرۆڤەکان بە غەیبەت و باس و خواسی یەکتر برسی و شەکەت ئێواران دەچنەوە بۆ ماڵ. شەونشینی لەم وڵاتە بە بێغەیبەت تامی نییە. دایە لێرە کەس برای کەس نییە. لەوەش سەیرتر کەس هیچی پێ عەیب نییە. دایەجان، ئەمڕۆ دوایین ڕۆژەکانی ڕەشەممەیە. هەنووکە لە لای خۆمان حاجیلە گەڕاونەتەوە و پیاوە پیرەکان لەبەر تاوی دەرگای مزگەوت دانیشتوون و منداڵەکان خۆیان بۆ چێشتە حاجیلە ئامادە دەکەن. کەچی منیش لەم دەڤەرە سەهۆڵی نەدا کە زۆر زۆر ساردترە لە تەم و سەهۆڵ بەندانی بەیانەی ئەم ڕۆژە کە تەرمی شەهید محەممەدی عەلی پیرێژنەیان هێناوە بۆ شنۆ بە تەنیا بۆی دانیشتووم. ئێستا ئەمن بەو کەڕەبەیانیە لە ناو پاسەکە دانیشتوم و چاوەڕێم هەتا کرێکارەکان سوار بن و بیان بەمەوە بۆ ماڵ. نانا لێت تێک نەچێ، فەعلەی بژار و دەستکەنە نین. ئەوانە فەعلەی کارخانەی بێنزینن. هەر ئەو بێنزینەی کە لای ئێوە بۆتە حەواڵە و کۆپین لێرە دروستی دەکەن و بە ئێوەی دەفرۆشن. دەزانی دایە زۆر وەڕەزم. ئەوە 1 سەعاتە لەو سەرما و بێدەنگیەدا چاوەڕێم مسافیرەکان بێن. لە تەنیایی و غەریبی خۆم کوڵم هەستا و خەریکە دڵم دەتۆقێ بۆ ئەوەی کە مرۆڤێک ببینم و تێر لەگەڵی بدوێم. بەڵام خۆ لە نێو ئەو بەرازانەدا کەسم دەست ناکەوێ. پاش چەند خولەکی تر هەمویان دێن و سوار دەبن وەکوو ورچی غەزری و هەر کەسە پەتی خۆی پێدەزانێ و بە بێدەنگی هەڵدەکورمێ و هەتا ئەو کاتەی دەگەنەوە بەر دەرگای ماڵیان لێوەکانیان پێکەوە نووساوە و تەنانەت کاتی دابەزینیش تەنیا زەنگی دەرگاکە لێ دەدەن و بێ ئەوەی مرتەقیان لێ بێ سەریان بەردەدەنەوە و دەڕۆن. دەڵێ هەموو دوژمنی تۆن، وەکو ئەوەی بەراورد لێگرتبنەوە یان ماڵاتت دەکرداریان کردبێ. ئیتر ئەوە کاری منە. لە بەیانی تا ئێوارێ 1 یان 2 کەس زیاتر لەگەڵم نادوێ، ئەویش منی خۆشمە بە زۆری جاڕزیان دەکەم و قسەیان دێنم. جا سەر و بنی قسەشیان ئەوەیە کە دەڵێن ئەمڕۆ هەوای لە دوێنێ زۆر ساردترە.
دایەجان، ئەگەرچی زستان لێرە تەمەنی بەقەد نیوەی ساڵە، بەڵام بەهارەکەشی زۆر جوانە. لە ڕاستیدا ساڵ لێرە دوو وەرزە، بەهار و زستان. وەرزی بەهاریش وەک زستان دوور و درێژە. بەهاران هەموو وڵات سەوز و جوان و پاک و خاوێنە. شارەوانی وەک ماڵی خۆی بە شارەکە ڕادەگات و هەروەها بە دێهاتەکانیش. وڵات ئەوەندە پاک و خاوێنە کە ئەگەر ڕۆنی لێ بڕێژی پیس نابێ. هەرگیز چاوت بە زبڵ و زاڵ ناکەوێت و بەردێکت بۆ سەر شکاندن دەست ناکەوێت. بەڵام دایەجان، ئەمن هەموو کاتێک دڵم تەنگە و پشوم سوارە. دەڵێی شتێکم ون کردووە، دەڵێی دەبێ بڕۆم و سەفەرکەم. حەزم لێیە بە جادەیەکدا بڕۆم کە هەرگیز کۆتایی نایە. هەر دەڵێی بە میوانی لێرەم. ئاخر لەم بە قوڕە گیراوە گردێک یان تەپکەیەکیش دەست ناکەوێ جاروبار کە دڵم تەنگ بوو بچمە سەر لووتکە و بە دەنجی بەرز هاوار بکەم یان گۆرانیەک بڵێم. هەموو وڵات هەر بەفر و دارستانە. هەموو کاتێک دڵم پڕە لە کوڵ و گریانم نایە تا کەمێک سووک بم. لەم 8 ساڵە غەریبیەدا تەنیا جارێک بە گۆرانیەکەی ئەگەر ئەم جارە بێمەوەی سمای سەردەشتی تێرگریام و هەرچی کوڵی غەریبی بوو هەڵم ڕشت و خەوێکی خۆشم لەسەر کرد. دایەجان، ئەگەرچی ئەم شارە پڕە لە قۆپی و جۆگەلە، بەڵام هەروە حەسرەتی قامیشەڵێن و مندەجۆی نێوان چەشمەگۆل و حەسەن نوران شێتی کردووم. لێرە بە بینینی ئەو زنە ئاوانە هەموو جارێ یادی منداڵی خۆم دەکەمەوە کە بە قامیشان کڵاومان ساز دەکرد و بە قالۆرانیش تفەنگی دژی پاسدارمان دروست دەکرد. دایەجان، دڵم پڕە لە حەسرەتی بیرەوەریەکانی وڵات، حەسرەتی کوچە باغەکانی جێلاس، بەفراوەکانی چێلەشین و ڕەندۆڵە، دەنجی چۆمی گادەر و دەنجی سەڵای ملا قادری دێشەمسێ کە لەو بەری چۆمی گوێت لێ دەبوو. تەنانەت حەسرەتی شێتەکانی شار. سۆفی کەریمت وە بیرە دەیکوت دەردی بێ ئاڕوا دەیکوشتومی؟ ئەدی مستەفا جۆڵا کە لە بنگوێچکەت دەینەڕاند نەیدۆڕێنی. ئەو ڕاستی دەوت، من دۆڕاندم. هەر بۆیەش لێرە وا سووک و بێقیمەت هەڵقەندرا و هەڵواسراوم. یادی خزم و دۆست و ئاو و خاکیش کە هەر ئاوێتەی هەموو چرکەکانی ژیانمە. خزم و کەسەکان جاروبار لە خەودا دەبینم، بەڵام ئاو و خاک ئاواتێکە وەکو بەهەشت هەست دەکەم قەت پێی ناگەم. هەر کەسێک مشتێک لە خاکەکەم بۆ بێنێ وا ئازانم مشتێک لە مروارید یان میداریایەکی بەنرخی بۆ هێناوم. نانا لەوانیش بە نرختر، ئاخر خۆ میدالیا و مروارید بۆنیان نییە. تۆش دەزانی من هەروە هەستیارم بە بۆنکردن. خۆ لەم وڵاتەش ئاو و خاک هەیە، تەنانەت ئاوەکەشی پاکترە و خاکەکەشی ئەوەندە جوان و ڕەش و نەرمە هەر نەبێتەوە. بەڵام داخی گرانم بۆنی ئەو خاکەی لێ نایە کە منی تێدا گەورە بوو. هەر بۆن ساردی لێ دێ و
منیش هەروە حەزم لە بۆنی مێمووک و سێوەڵ و کە و شوتەمارەیە. ئاخ دایە، دەزانی هێشتا تامی بابۆڵە فەقیرانەکەی ڕۆن و پیوازی ئێواران کە لەبەر وڵاغان ڕادەگەڕاینەوە لە کەلێنی ددانمدا کە هیچ لە ناو دەمارەکانی ڕۆح و گیانیشمدا ماوەتەوە. ئەرێ وڵاغەکان هەموو هاتوونەتەوە، ئەمڕۆژ باش لەوەڕاون. بابۆڵەیەکم دەیە بەو ڕۆن و پیوازەی هەتا ئاوت دەشوەر باوەکەی نەکردووە با بچمە دەرچی مزگەوتێ. دایە گەنمەکەشمان دانی کردووە ئەگەر دیسان وەبەر گوللەی قۆمپارەی حەجەمان نەکەوێ. دایەجان، ئەوە بۆ چەند چرکەیەک گەڕامەوە ئێوارەیەکی منداڵی خۆم لە حەسەن نووران. بڕیا بە جارێکی سەرێکت لێدا بام و شۆربا و کفتەیەکی بەتام و نیسکێنەیەکی خەست و بڕێک کودووی سوورکراوەت بۆ لێ نابام و منیش بۆ جارێکی تر دەستم ماچ کردبای و بە بۆنەکەی سەرخۆش ببام. دەزانی دایە، ئەگەر منیش وەک زۆربەی لاوانی وڵاتەکەم نیشتمانەکەم جێ نەهێشتبا و لێرەش پارەی دێموکراسی سەرزەردانم نەخواردبا، ئەو کات منیش وەکو عەدنان و کاک موحسین و فەرزادەکان شانازی زیندانم دەبوو. ئیترە تۆش سەرت دانەدەخست و دەبووی بە دایکی ڕۆڵەیەکی زیندانی یان شەهیدێکی نیشتمان. بەڵام دڵنیا بە ڕۆژێک هەردەگەڕێمەوە. مەڵێ کەنجێ، چونکە معرف گوتەنی خۆ گەڕانەوە کاتێکی تایبەتی نییە. دیسان دەیڵێمەوە دایەجان، هەمومان حاڵمان زۆر باشە، بەڵام تۆ باوەڕ مەکە. 23/2010 فینلاند، شاری پۆڕڤۆ، مام کورتنژاد ئیبراهیمی.